من لە 2 پێنجی 1940 لە گرمەی شەڕی جیهانیان لەدایک بوو لە گەڕێکی کۆیژە گاوران خەڵچەکانمان زۆریان مەسیحی بوون. جەمیلە خاداکی نووریمەتی ئەو مامانی من بووە. لە دوایەوەی کە لەدایک بووم ئەو بە کڵۆیەک خەڵووس لەسەر ناوچەوانی من ڕسمی خاچێک دەکات. پێڵێن ئەمە چییە؟ وانی دەور و پشت و ژنەکان پێڵێ ئەمە بۆ زیرەکیە، بۆ مبارەکی زیرەکیە. بەختەوەرم کە ژنێکی دیانی مامانم بووە، چونکە ئەوە نیشانەی تەبایی و هەڵکردنی هەتا ئەگەر دینیش بێ هەڵکردنی 2 دینە لە شوێنێکا بۆ تەبایی و هاشتی خۆشەویستی. لەناو ئەم بێشە چڕەدا من وتم تەنها درەختێ هەبێ و جوان بێ و ئەستێرە بۆ دواڕۆژ بگرێ ئەوە منم. لەو ڕۆژەوە شەڕی دارستان هەڵگیرسا. لەناو ئەم شاخ و داخەدا من وتم تاقە چیایەکە بێ و سەرکەش تاقەکە لێ خۆری حەقی لێوە هەڵبێ ئەوە منم. لەو کاتەوە شەڕی شاخەکان هەڵگیرسا. لەناو ئەم ڕەوە ئەسپەدا من وتم تاقە ئەسپێکیش هەبێ و ڕەسەن حیلەیەکیش هەرگیز نەمرێ ئەوە منم. لەو دەمەوە شەڕی ئەسپەکان هەڵگیرسا. ئەم خوێنانە پێناچێ بکوژێنەوە تا ئەو ڕۆژەی لەناو سەرما ڕاستیەک دانەگیرسێنم کە من هەرگیز هەموو جوانی و ڕەنگەکان نیم، کە من هەرگیز هەموو خۆر و شەوقەکان نیم، کە من هەرگیز هەموو ئەسپ و حیلەکان نیم. ji dema ku min şêrkopêkes nas kiriye helbesên wî lê ba min giring in. Ev ne tenê ji bo min wisa ye. Ango helbesên wî ne tenê bi dilê min in. Di nirxandina min ji bo berhemên şêrkopêkes de ez û bê Neruda, Garcia Lorca, Emily Dickinson ew Cêno Montale ez wî bi helbestvanên din re didime berhev. Ez şêrko bi hozanvanên asbilind yên cîhanê re didime berhev. Heyanê ku Kurd û Kurdistanî hebin û heyanê ku helbest bêtin xwendin bêtin vexwendin wê şopa şerko bêkes illehîm wê bêtê naskirin. Weltliteratur, da muss man sagen, das hat nichts zu tun mit Geografie. پێناسەیان تێگەها وێژەیە جیهانی نە تێکلداری ئەرنیگاریە یە مژار نە تێکلداری وەیەکێکا کێ و ji kîjan qoncika dunyayê tê û wêjeya cîhanî dinivîse. Gelek mînak hene carna aqilê mirov bawer nake. Wêjeya cîhanî heye li Londonê ji dayîk bûye. Heye li Çokorova mînaka Yaşar Kemal, li Kolombiya Macondo yan jî helbezvanek li Şîlî bi navê Pablo Neruda. Her wisa li Silêmaniyê helbezvanek heye. Helbezvanekî mezin navê wî Şêrkopêk e. بەلێوی باوە ئەیبینن ئەوە ئەندێشەی لول خواردوی عەشقی منە و ژانێ کونکونی کردووە لە جیاتی من چونکە بۆ خۆم نازانم شمشال لێ بدەم با ئەیزانێ و ئەوەی ژنێ ئەوەی ژنێ. شێرکۆ بێکەس یان خاچە هەلبەست لێیالیایی. Di şaheesera xaç û mar û rojjimêra helbestvanekî de
دا باشا زاروکتیا خودکه. کو زاروکک بو خونین دارستانê dixwend, bêhna tîrêjê bi çav kiriye. Guhdariya zirringiya karwanê rengên xwezayê kiriye. Zarokekî têr tijeyê hêza xeyalê bû. Hêzek tevlî efsûn û bedewdîtinê. Wî çûyîna gir, çiya û darberrûyan dîtibû. Hevdem guhdariya qîrîna gol, stêrk û axê jî kiriye. Hinavê stêrê dîtiye, periyên yezdan dîtine. Wî bi tazîtî, şilfî tazî, nihênî dîtiye. Ev helbestvan di zaroktiya xwe de bi heyvê re lîstiye û destê xwe bi heyveronên wê ve aniye. Ax, ezman, çi zaroktiyeke mişt û tije xeyal bû. Bêguman, eşkereyek û deng û rengê vê behreyê ser bi kîjan çavkaniyê ye. Eşkere ye. دووشت دوو هۆینێکی گەورە بوون بۆ دروستکردنی بەهرەیەک لەلای من یا بۆ نووسینی شاعریەکەمیان سروشتی کوردستان بە سەختی و بە جوانیەوە نەکرد بە جوانیەوە بەتەنیانی مەسەلا و ئێمە من ناو بووم ئەو چیای چەرماوەندی لای سوورداش و ئەمانە زریانی ناو چیاکە زۆر سەرنجە ڕاکێشان مەسەلا لە ئەو هینانێ ئەو دەراڵانەی کە مناڵێک تەماشایەکە خۆی وێنەی تریتی ئادۆزێتەوە دووش ئەو حکایەتانی کە دایکم بۆ یەکردم جارجارێک گۆرانی ئەڵێن بە یەکەوە و ئەو گۆرانی ئەڵێ و من حەزی لە یەکەم لە دەنگی ئەو ئیتر ئاوە ئەترسم بمرم لەم دوور بڵاتەوە دڵێ پڕ لە خۆزگە ئافەیەوە تۆ وەسیەت بێ وەتان ئەگەر وردم بچنە بۆ سەیوان چرێ لە چڵەکەی وێرخەوان لە باتی وەڕم بێن لە سەرتان دایکم پاڵەوانی ئەگەر شتێکە بێ لە ژیانێر کەسێکە پاڵەوانێکی گەورە هەبێ دایکم ئەوەیە چونکە لە بێوەژن کۆشیە هەتا لە دوایەوەی کە شووی دووەمیشی کردەوە هەر وەکو خۆی وا بۆ لەگەڵ ئێمە بەڵام 7 ساڵی یەکەم کە ئەو لە تەمەنی زۆر گەنجیا لێقمە لە 20ەکانە ینی 20ەکانی تەمەنە توانی ئازایانە و زیرەکانە ئاگای لە پەروەردەکردنی من و هەردوو خوشکەکەم بێ فریشتە و گەزیزە و خۆشی دایکم هەر لە سەرەتاوە ژنێکی بەدەست و بەدەم و پل و مردەلۆخە نەبووە ینی دایکێکە شێرکۆ یا دلۆڤان هەبوو. دلۆڤان بە ئاوایەک و ئەو بخوا داباشاوێ دکە. باوێک ژی تەوی مرناوی di تەمەنێکی پڕ زوودە لێ هەم باv û hem mamoste bû jî. Bavek bû ku stûna serhildan û xwe dest nekirinê di can û hebûna xwe de şênber kiriye. چەما من وەکو وتم زۆر مناڵ بووم ینی کە ئەو نەما بەڵام ئەو وەک چرایەکی معنەوی لە ڕۆحی منا بوو ینی بەردەوام حسم وەک هەست بکەم لەگەڵ مایە وەک هەست بکەم لە دانانی هەموو شعرێکەوە لە تەنیشتمەوەیە زمانê şîrîn yê dayîkê sohbeta wê ya mişt efsûn û tije evîna bêhed hevdem şênbûna hestên bêkesê bav cihê wî di nava civakê de tîn û coşa helbestên wî cafkanî bûn da di dirêjiya salên temende
دارستانێک ji helbestan û ji vegotinê di hinavê Şêrko de şînwere. دوای خوێندنەوەی شعرە ڕۆمانسیەکانی هەردی لەگەڵ گۆران زیاتر حەزم لە شعر کرد. من لە شعری تەقلیدیەوە دەستم پێ نەکرد، یعنی بە پێچەوانی زۆر شاعری ترەوە. من لە خۆشەویستی شعری تازەوە دەستم کرد بە شعر. لە دواترا من چوومەوە سەر ئەزمونونەکانی شعری کلاسیکیە تەقلیدی، ینی با بڵێ من لە زۆر لە دواییە نالیم ناسی یا مەحویم ناسی. گۆرانê mezin li Silêmaniyê ye û sernivîskarê rojnameya Jîn e. Goran navekî mezin, nûkerê helbest û zimanê Kurdî ye. Goran yek ji rewşenbîrên mezin ê dema xwe ye. Bêguman hevalekî nêzik yê fayiq bêkes bû. Hevaltiya ku her xwendevanek di helbesta rê hevalê min bêkes te hest pê dike. Şêrko helbesteke xwe ya gerrik a negihaştî hil dide di çeba goranê mezin li rojnameya Jînê. Diyar e ku ev jî evdalê nasnameyekê ji bo helbestê bû. ئەوسا تەنها ڕۆژنامەیەکە هەبێ لە شارەکەی ئێمە ژین بوو. لە ماوەیەکیش مامۆستا گۆران خۆی سەرنووسەر و بەڕێوەبەری ڕۆژنامەکە بوو. طبعاً خۆی هی ئەحمەد زرنگ بوو کە وەگنەوەی پیرەمێرد، بەڵام لە فترەیەکە مامۆستا گۆران لێ بوو کە من بۆ یەکەم جار شعری خۆم بۆ ئەوێ نارد، بۆ یەکەم جار گۆرانم بینی کە ئەو سا لە یەکێک لە دایرەکانی سلێمانیا کاریە کرد و شعرێکم بۆ لە شعر ناچوو. هەموو شتێ بوو بەڵام شعر نەبوو، یعنی لە بیرمە پاندانەکەی دەرهێنا و هینەکانی بۆ ڕاست دەکردمەوە، ئاهەنگی شعرەکان، ینی بڕگەی شعرەکان، یعنی و ئیتر ئالەوێەوە لەو سەرەتایەوە دەستمان پێ کرد. کە مامۆستا شێرکۆ بێکەسمە بینی وەک ئەوە وابوو شعرێک ببینم، شعرێک لە هەمان کاتدا مناڵ و جوان و پیر ئەدوت ئێستا لە دووکەڵی جگەرەکەیەوە پیتێک دروستە بێت و پیتیش ئەبێ بە دێڕ و دێڕیش ئەبێ بە شعرێکی پەمەی. Ez baş fêm dikim ji ber ku li Swîsrayê jî ji hin aliyan behwek hebe. Swîsra jî miletekî çiyayî ye. Gelên çiyayî tiştên wanî yên hevpar hene. Dişib hin keskahiya li serzinaran. Piştî rewşên dijwar her demekê derfet çêbû jardin kesik dibin. Paşê pirs bê hêsanî çûrûkên wiha peyda dikin yan milletekî wiha ji xwe re axaftinkerekî peyda dikin yan stranbêjekî diafrîne. Bextewere ew miletê ku stranbêjekî nola Şêrko ji xwe re dibîne ji ber ku cîhanekê ji bûyeran nemir dike û diparêze. زۆر جار وتومە، ینی ئەمە یەکەم جار نییە. شعرە سادەکان سادە قوڵەکان گرانترن لە شعرە بە زۆر قفڵ لێ دراوەکان. ینی تۆ مەسەلا با بڕێن بۆ نمونە وەرتوتمان نەخوێنیتەوە، ینی شاعری ئەمریکی مەشهور، من لە ڕێی تەرجومەکانی سعدی یوسفەوە خوێنومەتەوە. هەزەکە شتێکی زۆر گەورەیە، بەڵام کە وەختێ تەماشاشی یەکەی ئەڵێ ئەنجامە چییە، بەڵام قەت ناتوانانی لەو شعرە قەت ناتوانانی لەو شعرە بڵێیت. ینی بە سادەی ئەو شعرانە لە سادەی حەقیقەت دەچێت. حەقیقەت چەند بەسیتە، بەڵام گەورەترین شتەوەیە کە بێڵێیت، ینی گەورەترین شتەوەی دەری بڕێت. ینی Şerko Bekas veramente un poeta grandissimo. Ez dixwazim bibêjim tevî her tiştî ku Şêrko Bêkes helbestvanekî pir mezin e, ku ji bo her kesî diaxivî. Kî helbestên wî bixwîne dibe evîn zarî wî. Ez dixwazim vê yekê jî bibîr bînim ku wî gelekî henek dikirin. Dema hata mala min, gava derbasî hundir bû, pencereyên bilind yên odeya min dît û ku çarçoveya wan bi rengê kesk hatibaya boyax kirin. Dest bi kenê kir û got, ez were hez dikim ku ez hatime mala îmam. Nizanim, gelo wî ez mîna îmam fêm kiribû, nizanim.
زارۆکاتیەکە پڕ تاڵ، نوجوانیەکە بێکەس بە باسکێکی تەنێ، تمی خەیاڵاوی هەلبەست و تمی خۆستەکاوی ئەو بوو ببە هەلبەستوان، هەلبەست ببە هەڤاڵ و هۆگرێوی. پاشێژی di 25 ساڵیا خودە، ئانگۆت گەرمیە خۆرتانیا خودە، نەچارما کوبەرێ خۆ بدە چیە وەکە پێشمەرگەیەکی دمەدیایە شۆرەشێدە کار بکە. ژنیوێ ساڵێن 1960 حتا کو li bizava Kurdistanê tê xistin û şoreşawê têk diçe, di nava tunelên xerîbî û derbideriyê re derbas dibe, heta ku vedigere Silêmaniyê û berî bêhemvedanê gota pêşkêşkirina xelata Qadisiya Seddam bêhnê lê diçikîne. Bi dirêjahiya nêzîkî 20 salan gelek jan û qiriktaliya tevn û rêsa jiyan û geşbûna vê daristana helbestê bûn. Di sala 1984 de ev helbestvan careke din terka bajar û jiyana asayî dide, berê xwe dide çiyê, diçe nava daristan, gelî û derbendên azad. Prîska birîndar dibîne û careke din serê xwe datîne ser rahnê zinaran. Li hêlaneya elindê swar dibe û axaftina bi zimanê kevir û baxan dom dike. خۆیەکی زۆر گەورەتر هەبوو بۆ چوونەتەرەوە کە ڕەنگە لە شوێن ترا باسم نەکردبێ. ئەو وەختە خەڵاتی قادسیە هەبوو، بەعز ئەیدا بە هەر کەسێک مهم نەبوو کێ شێرکۆ بێکەسە فلانە ئەوە نە، گرنگ ئەوە بوو ئەو کەسە هین کرد بخەنە ناو شتەکەەوە. تۆ هیچ شەرتیش نییە تۆ هیچ نووسی بێ بۆ قادسیە، ئێمە ڕەفیقمانە بوو هیچی نەنووسی بوو بۆ قادسیە، بەڵام جائیزەکەشیان دیایە ناچار بۆ بێ دووشت لەو حاڵەتا دووشت بکات، ناتوانێ وەری نەگرێ یان ئەبێ بڕات. ئیتر ڕێگەی سێهەم نەبوو، یانی هیچ ناوی من هاتبوو ئاراوە ئەم بیستەوە. ڕەفیقەکانم لە بەغاوە باسی ئەوانە کرد کە ئێستا ناوی منی ژەهێنن بۆ ئەوەی کە خەڵاتەکەم بتەنێ و ئەمانە. ئیتر من لە لای خۆمەوە بڕیاری یەکجارێکیمدا، بڕیارەکەم ئەوە بوو کە من نابێت بیگەێنمە ئەوەندە ئەبێ لێرە نەمێنم. دوێ دەما ئالۆزدە شێرکۆ bi mirinê re dilîze, di navbera sûrên mirin û jiyanê de pêtê lîstin. Lê ew bê du dilî xelata Qadisiye ya Seddam red dike. Lê paşê gelekî paştir, axaftineke Baydemîr weke xelata herî mezin ya jiyan û edebiyata xwe qebûl dike. Di sala 2010 de Şêrko Bêkes ji nivîskar û derhênerê vê belgefîlmê Sîrwan Rehîm re gotiye, ji kerema xwe wê peyama Baydemîr tomar bike. Peyama ku tê de got, Şêrko, tu nebê kesî, 40 milyon Kurd li pişta te ne. Wê çaxa mar lê aliyayî vê daristana helbestê dizanî bû, hemû şemala helbestê ku wî pêşkêşî ziman û mirovan kiriye, ew kirine kesekî ku hevsengî li ser hebe, hevdengî û hevhestî di sîbera daristana wî de şanazîkirina bi Kurdbûnê û bi têkneçûna vî zimanê şîrîn ku wî helbest pê nivîsî û bilind kir. ئەو ڕۆژ من گۆکۆ tu nebê kesî 40 milyon kes li pişta te ne, lê îro ez dibînim ku ji 40 milyonê zêdetir navê Şêrko Bêkes di dilên xwe da didin jiyandan.
زارۆکاتیەکە دژوار بێچارە مینا کەڤرۆشکەکە بێماڵ نوجوانیەکە دژوار وەکە کەشتیەکە بێپەڕاف دگەرمیە خۆرتانیە خۆدەژی کەفتەلەف چووناچیێ غەریبی جارەکەدن بەر بە چیایان و جارەکەدنژی غەریبی وان هەمی مۆڤکێن دژوار یێن ژیانێ و وان هەمی قۆناغێن نەلجه بەرێ گەشتاوی دانە هوندر وسا کربوون بە بەردەوامی شەپرزەبە مرڤکی شەپرزە و بە بەردەوامی دلفکاری دە دەرووناویدە لڤینەر بوو لێ هەلبەستێ ئەنەرژیەکە هەرە باش ددایێ هێزا ماینێ ددایێ شەپرزە بوو لێ هەلبەستەکە ئارام ددا ئەو نەدل ڕەحەت بوو لێ هەلبەستەکە تژە دل ئارامی پێشکەش دکرد تژە هەوار بوو تژە قیرین و بزۆت بوو لێ هەلبەستاوی پارچەیەکە بنگەهین ژە ئاواز و ژە ئاهەنگێ بوو تشتێک ژە ڕاستی و هارمۆنیە بوو وی بخوا ژیانەکە تەڤلی هەڤوو نەڕێک و پێک ژیە لێ دارستانەکە هەلبەستێ یا هەری بڕێک و پێک پێشکەش کرد شەرکۆ پێکەس بڕایە منها بڕایە من ئەو نەباشووریە ئەو کوردستانیە ژبەرکە دلەوی کوردستانیە ژبەرکە مەژیوی کوردستانیە و دە شەعیراوی داویژی دە گۆتناوی داوی دەفگێراوی داژی گەل لە سینەیە گەل کەرمان شاهەیە گەل لە قاموشلۆیە لە ئەفرینەیە گەل لە ئامەدەیە لە وانەیە لە سلێمانیە لە حەلەبچەیە لە مەسیفەیە لە هەر دەڤەرێ کوردستانە ژبەرکە ئەو کوردستان دە دل و مەژیە خۆدا دەدە ژیاندان و ئەو هەروەها بڕایە من ئەوی سینۆرە ڕاکری کت و مت هەر وەکی مایسترۆیە موزیکێ چاواک و مایسترۆیەک بە عیشارەتێن دەستێ خوێ بە دەهان موزیک ژەنان دخەناوا تەڤگەڕێ ئەو ژی وسا خویا دەبوو بە دەهان پەیڤ و دەربڕینان دخەناوا ژەنینێ هەر بڤی ئاواییژی بە شێوە و شێوازا مایسترۆیەکی دەست بە خوێندنا هەلبەستان ژە گوهداران ڕەدەکرد لێ ئەڤ مایسترۆ دە دنیایەکە هەری بێ سەروبەردە دژیە کو ژە هارمۆنیە دوور گەلیەکی تژی باهۆز و بارۆڤە بوو باهۆزەک کەس نزانە وێ کەنگی و چاوا لێ بکە دەما کو دە ساڵە 1984 بنەجاری دەردەکەوە چیە پشتی 2 ساڵان ژبەر کو ڕەژیما وێ دەمێ یا عراقێ بە ئالیکاریە وڵاتێن ڕۆژلات و ڕۆژاوا خۆچەکدار کربوو هەروەها جەکێن تەڤکوژ دناوا جەبلخانەیە وێدە هەبوون شێرکۆ vêcarê neçare ber bi nediyariyê ve ber bi dûr ve biçe bi mebesta ku xwe bigîne welatekî Ewropayê ji çiyê di ser Îranê re digihîje Şamê. بەڵام هیچ لەو شتە سەیرانی کە پێویستە بیزانی ئەوەیە لەوێ من فەلەستینەکانم ناسی ئەدی بە فەلەستینەکان وتیان ئێمە کۆڕێکە بۆ گرین لە مخەیەم یارموک ئەی منیش وتم باشە ڕۆژێک چوین و کۆڕ و کۆڕێک 250 کەس هاتبوو هەمووشی خوێندکاری زانکۆی شام بوون بەشی زۆری ئەمان گەنجانە کورد بوون کوردی سووریا شارەکان خوێنرایەوە هەتا لە بیرمە لە وەختی خوێندنەوەی شارەکانە کارەبا نەما لۆ کسێکیان هێنا دایان لە بیرمە ناوەڕێی ساڵی 86 و 87 ئەو دەمادەژی ئەو بزاوی ئەدەبی و چاندی دناو خوێندەکارن کووردە هێدی خورت بوو بەڕاستی مەدبیست شێرکۆبێکەس خواست باتە ینی شامێ و چەند شەوان دەرباز بکە خوێندنی هەلبەستن نووی شێرکۆبێکەس مخابن سووریەدا دوێ ئاتمۆسفێرە دوێ هەواییدا من نەتکاری تشتن بزمانی خمە بخواندە پێشوازەیەکی زۆرمان لێکرا کاتمە دەرەوە
ئەم خوێندکارانی کە کورد بوون هەموو دەورەیان لێدام تەمان ئەمە مخابرات زانێەوە من وەڵاو نردیان بە شوێنمە وتیانەوە تۆ چێکەی لە کۆی لە جۆوە توی تۆ بە چ زمانێ شعرە خوێنی تۆ وتم مەڵا بە کوردی وتیان بۆچی تۆ زانی ئێرە کوێیە وتم ئێرە شامە وتیان نابێشتی وەکوا شعرەکانیان بردوو هێنایان و ئەمە چییە و ئەوە چی وتمەتەوە شعرە کوا پەساپۆرتەکە تو نازانم چی تۆ لە کام ڕێگەیەوتما بخۆم بەدسیەوە ناتوم ئەوە پەساپۆرتم ئەوەشتم دوو ڕۆژ سێ ڕۆژ منیان هێنا و منیان برد عینەن تاس و حەمامی تحقیقەکانی عێراقیانی هیشام لە دوای ڕۆژێک ئەوەی کە زۆر پێکەنینە هینی شارەکانیان لەگەڵا کردم ئەمە چیەوە چیە ئەمانە شارێکم هەیە ئەڵێ ئێوارەیەک لە دارستانێکا شێرێک بیریە کردەوە لەوەی چۆن پەلاماری پڵنگەکەی هاوسی بدا پڵنگەکەش بیری ئەکردەوە کە چۆن بەیانی ڕێوی بگورێ و کەوڵی بکە ڕێویش بیری ئەکردەوە چۆن بگاتە هێلانەی ئەو کونە شاخە و زەر نەقوتەی کۆتر بخوا کۆتریش بیری کردەوە چۆن ئەتوانێ ڕاوچی و باڵنگە و ئاژەڵی ناو دارستان هەمووی یەکخا چۆن ئەتوانێت وتیانم شعرە چێوەیە وتمەوە شعرە طبعا شێر ئەلئەسەد تەرجمە کراوە بە منیان و ئەم ئەسەدە چییە وتمەز ئەوان خەیاڵیان لای ئەسەدێکی ترە من وتم ئەسەد حیوان يعني حیوان معروف يعني ئەوەی تر شتەکە وتم بۆ تومەز ئەوان بیر لە ئەسەدی ترەکەنەوە وتم بابە ئەمەوانیە يعني وەکو ئێوە تەفسیری بۆکەن خۆتانم تەفسیرانە کەوتی نا هیچ شتێ نیە لە ئەمەویستمان بزانین ئەمە چییە و ئەمانە و لە دوایە شارەکانیان نامەوتیان تۆ کەی ڕۆیت بە هاتنە شێرکۆبەکەس بۆ ڕۆژاوا یان بۆ سووریا بگشتی بە دەنگێک مەزن بوو نەتەنێ لەسەر ئاسی کوردان هەروەسەژی ناوە عەرەبەندا و تایبەتی ڕەوشەنبیر و نویسکارن هێن عەرەب و ئەتکارم بێژم حتا ڕادەیەکیژی ئەو نویسکارن عەرەب ئیکو لبنانیش دمان gelek hebûn ji welatên Arab cuda Libnanê dimam tesîrekî û vedengekî mezin li ser wan çêbû. Ew bixwe penaber e lêbelê ji wir jî tê derxistin ji Şamê tê derxistin ji ber gotinekê na ji ber ku bi zimanekî nebûyî helbestan dixwîne ji xwe zimanê Kurdî hîna jî di tunelên tarî yên hinek mêjiyan de tune ye. Aynî di wê demê de ku ji wir tê derxistin, dostên helbestê û mafê mirovan li İtalyayê bi alîkariya penaberên Kurd li wî welatî vîzayê jê re dişînin. Ji Şamê diçe Florensaya İtalyayê. Ji Şamê tê derxistin û li Florensaya Dante afîş ji bo wî têne daliqandin. Bi awayê layiq li İtalyayê pêşwazî lê tê kirin. باش بوو خۆشبەختانە کۆمەڵی کوردی دڵسۆز لە ئیتالیا لە فلۆرەنسا شاری فلۆرەنسا زانی بۆیان من هاتوومەتە ئەوێ دەستیان کردبوو بە هەوڵدان بەڕاستی لە ڕێی لیژنەی مافی مرۆڤی فلۆرەنساوە داوەتێکیان بۆ ناردم بۆ سەفارەتی ئیتالی ڕۆژی پیاسەم مەکرد زۆر خەمبار کوڕێک وتیان تۆ نەچووی بۆ سەفارەتی ئیتالیتم زۆرتی ئیتالی چی وڵام من لێوە بووم تویانە پیاوەکەی بەناوی ئەمە بۆ نایە بۆ لامان ویزەکەی بێنێ ئیتر وەکو لە ئاسمانەوەین بێوەمانە زۆر وەزعیشی ناخۆش بوو ینی ئەوەی شام و دوای ئەو کۆڕە وەڵی تر ویزە وەرگرت چوون بۆ ئیتالیا لە ئیتالیا هاتوون بە پیرمەوە بە شەمە نەفەر لەوێەوە بۆ فلۆرەنسا ئێوارەپانەلەکە تایبەت بە هەلبەستێن شێرکۆ هاتە لە دەرخستن و دوێ ئێوارێتە gelek هەلبەست هاتن خوێندن لە ستگمانێکی ئیتالیژی وەرگەرە هەلبەستی نوێی پێشکەش دەکرد
پانلێن لە جیهێکی پر ناسکری بوو لەسەر چەمێ پۆ بوو جیهێکی بەرفرە بووژی دەما شێرکۆ و داوی لە خوێندنە هەلبەسن خوانی چەپک لێ خستنەکە نەچاوەرێکیری دەست پێ کرد چەپک و قەرەباڵغ ئەنجامەکە پانێلێ یا گەلێکی باش هەبوو بە تایبەتیژی پشتی خوێندنە هەلبەستان بە زمانی کوردی هەرچی قاسی ji bo kesên amedebûyî zimanekî nenaskerî bû jî guzereke helbest ji alî helbestvanekî ku berê kesên amedebûyî qet navê wî jî nas nekiribûn û nebihîstibûn ew kar destgefteke mezin bû bi taybetî jî şêwaza xwendina şêrkopêkes xwendinek bû ku hemû mebest û hestên wî yên veşartî vedigot بەڵام خۆشترین شتەوە بوو من کە بە فلۆرەنسا ڕۆشتم مەسەلا بە پایەکانی جادە گەورەکانی فلۆرەنسا و پۆستەری خۆمە بینی پۆستەری گەورە بە مەترونی و یانی کە باس لەوە کاکە ینی وەک کۆڕی شعر بۆ ئەساسکردن بەڕاستی لەوێ ئەو کوردانی ئەوێ و هەروەها و ئیتالیەکانەوانی لە ژنەی مافی مرۆڤ بوون و حیزبی سەوزیان لەوێ لەوانە بوون کە پێشوازی زۆر باشیان لە من کرد کۆڕێکی زۆر ماشمانگەر بە ئیتالی عینی شارەکان بە کوردی و بە ئیتالی شاعرێکی ئیتالی هات خوێنیەوە براستی سەرسامکەر بوو گەبا شێرکۆ بخوا هەلبەستێن خۆ دخواند برنگێکی کوونایە باوەرکردن بالا دەدکشان دووارێ خوێندنە هەلبەسێدا شێرکۆ خودی هێزەکە ئافسەنەیی بوو ji bo kişandina bala guhdar û kesên amezebûyî hêzeke nedîtî bû dengê wî stîla wî rîtma wî ya xwendinê bi giştî rola wî helbestvanî bi rastî pir û pirxurd bû di dawiyê de gava xilas bû hemû kesên amezebûyî rabûn û ber bi masaya wî veraviyan me namilkeyeke biçûk bi zimanê îtalî li ser kesên amezebûyî belav kir هەلبەستên شێرکۆ yên وەرگەڕاندی بوون هەموو بربهێلا شێرکۆ چوون دا ku vê namêlkeyê ji wan re îmze bike ez nizanim li nikuwe li Kurdistanê wê heyamê çanda îmzekirina li ser pirtûkan hebûye yan na şêrkۆ ev yek ji îtalyan çavarî nedikir berê xweda me û pirsî ev mirov hatine çi dixwazin paşê cebarê wergêr jê re got dixwazin tu pirtûka xwe ji wan re îmze bike Ich erinnere mich, hat uns besucht im Verlag. تێپیرا من دەما شێرکۆبەکەس سەردانا me li weşanxaneya me kir li ser wê kursiyê rûnişt bi beden mirovekî biçûk lê te didî ku her tij di wî mirovî de di hinavê wî de dibiriqin tiştê ku em di hevûka wî de dixwînin hemî dê wî de tu dikarî dê wî de bi xwe bibînî tevlî heviyeka باwer nekirî di hinava wî de hebû amadebûna wî ji bo strangotinê yan jî ji bo vegotinê yan teqîn û herekî napeyvan de nava wî mirovî de ku çawa çêbûbû min hez be wan tiştan dikir ew mîna mirov jî dîsa heman tij bû teqîn têde bû ji nîşka ve pir mezin dibû bi hêz û her wisa mişt deng bi heman demê de jî dema bêdeng dibû aram dibû ker dibû îca cigaren ser cigarê dikêşa mîne ku hemî hest û sûzdariya hilmê paşê didame Sollte, was an Emotion nachher uns allen gegeben hat. من لە شاخی شەوەیەکێ لە قوسەکانی خۆم ئەوەیە کە شعر ئەبێ خۆم لەگەڵ شعرا بچمە ناو خەڵکەوە وە خوێندنەوە نیوەی شعرە ئیلقای باش نیوەی شعرە لەبەرەوە من هەر لە شاخیشەوە وەختی کە لە شاخیش بوون هەگبەیەکم هەبووم کردە شانم ئەچوون بۆ دیاتەکانی دەور و پشتی خۆم دەستم برد بۆ فریدارێ لە تاو ئاسار لەکدا تۆچی کە دەستم برد بۆ لقەکە ناو قەدی دار کەوتە هاوار کە باوەشم کرد بە قەددا خاز لەرێوە لە ژێر پێمدا بەرد ناوانی ئەم جارەیان کە دانەوی بخۆڵم هەڵگرت گشت کوردستان لەوێ خەڵک و پێش بەرگەوانم کۆکرە و شارم بۆ خوێندنەوە هەر لە شاخەوە ئەمەم لە ئەوروپا کرد بە هینێ بە تەقلیدێ بۆ خۆم و خەڵکی کوردی ئاوارش کە زانیان من لە ئەوروپام لە هەموو شوێنەکانەوە بانگیانە کردم
لە هەموو وڵاتانەوە لە هەموو شارەکانەوە لەبەر ئەوە من زۆر کەم جاری وا هەبووە مەسەلا 2 مانگ بەسەرێکەوە لە سویدم ئەو پێکەنینی درەختە بۆ چۆ ئەبەی بۆ لای ئەو دەخڵە دڵتەنە ئەو قەڵەمی دروستکێ ئەدەی بەچێ بەو مێرگە تا دیوانێکی گوڵەهێرۆی تازەترمان بۆ بنووسێ ئەی ئەو پەڵکە ڕەنگینەیەت بۆ لە خۆتەوە پێچاوە ئەچم بۆ زەماوەندی ئەو دەشتەی تازە و گوندەی هێناوە ئەی ئەو مستیلەی گزنگە ئەی کەمە پەنجەی ئەو شعرەی بەلووتکەدا هەڵزناوە ئەی ئەو ئاوێنەی هەتاوە ئەی بەم بۆ ئەو دارستانە ڕەشەی لە دوای مەرجی هەڵەبجەوە پرچی خۆی دانەهێناوە ئەی ئەو بزە و زەردەخەنەی مناڵانە چی لێەکەی لە عەردێکە ئەیان چێنم کە ئازادی هۆبەی خۆی و خۆشەویستی تیا هەڵداوە ژیاناوی تژە هەڤراز و سەرنشیف بوو تژە تەڤلی هەڤی ژیانێکە و تەڤ ناوێ بخەم و بدلفکارێ هاتبوو ڕێستن ژیانەکە بێسەروبەر لێ هەلبەستاوی بڕێک و پێک و تژی موزیک و سترام بوو ئەو دوێ باوەریێ دەبوو کو پێکانە هەلبەستێک بە قافیە وەرە نویساندن ئازاد پەیڤ بە ئازادی بفەڕن لێ دگوت نابە هەلبەست بێ موزیک و بێ ئاواز بە شعر و گۆرانی بەیەکەوە هاتوون ئەنیەر لە سەرەتای هاتنی شعر لەگەڵ گۆرانیە هاتووە شعر لەگەڵ ئاوازە هاتووە و جگەل لەوەش هەر خۆی من هەمیشە لە شعرە حەز بە جۆرێک لە ئیقاعەکەم بە ئاهەنگەکەم تیابێت ینی ڕەنگە لە شعری پەخشانە شعرە ئێستا ئەو بایەخە نەدرێ بە مەسەلەی مۆسیقا لە شعر بەڵام من پێم وایە یەکێک لە خاسیەتەکانی جیاکردنەوەی شعر لە پەخشان ئەگەر پێم بڵێن چیە ئەڵێ مۆسیقایە ئەو مۆسیقایی کە لە شعرە هەیە تۆ لە پەخشانە نابێت ڕەنگە پەخشان هەبێت زۆر جوانتریش بێ لە شعر ئەنگە زۆر بەیسی هێزیش بێ لە ڕووی فکر و داڕشتن و زمانەوە بەڵام شعر یەکێک لە لەوانی باڵی بۆ پیاکە مۆسیقایە هەروەکو خوێندنەوە مۆسیقا وەکو جیتارێک بە دیوارێکەوە هەڵواسرا بێ و جیتارێکیش لی بدەیت بەڵێ من هەر لە مناڵیەوە حەزم لە گۆرانی کردو بۆ چکە دایکم دەنگی خۆشە دایکم گۆرانی بۆ ئەوتم ئەگەر مەیلەکەی فەرامۆشم بێ بە خەیەی باڵای خۆم کفن پۆشم بێ نا فەرامۆشم نابێ خات ئەگەر لە بیرم بچێ بیری مەرگم بێ وەک کۆتەی خەساب کاکە لە جەرگم بێ ئیستاش دایکم دەنگی خۆش 85 ساڵە بیرماهینی بۆ وتم گۆرانی سەبری بە چای مەستەوە ڕێی لە ڕێبواران بەستەوە کە نەئەگەیشتە سەر شوێنێک خەیاڵی من زۆر قوڵە بۆ لە شوێنێک ئاڵێ کراسیان سەبریان برد بۆ تانجەرۆ کراسیان بۆ کرد لە گوڵەهێرۆ من ئەو کراس بۆکردنە لە گوڵەهێرۆیە بیرم لێ کردەوە زۆر شتێکی جوان بوو لەلام مناڵم بەڵام کراسیە ژنێکم مێنای بەرچاوی خۆم هەموو کراسەکەی گوڵەهێرۆیە بە گوڵەهێرۆ چنراوە ئیتراوە ژیانی خۆم لە گەنجێتیە لە مناڵیشا لە دوای مردین باکم بێبەشی زۆر تیا بووە هەژاری زۆر تیا بووە بێماڵی زۆر تیا بووە وەبزانم هەر ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە من حەز لە گۆرانی غەمگینیش بکەم وەکو هەموو غەمگینەکانی تر سلا بۆ نمونە من لە شەستەکانە زۆرم حەزە کرد گۆرە دەنگی ڕەفیق چالاک بگرم ینی بۆ نمونە ینی یەکێ بوو لەوانە تەبعاً لە پێشترا دەنگی مەسەلا ئەوی کەلام خۆش بۆ سەی عەلی ئەزغەر لە کۆنە مەسەری خالقی هەندێک لە گۆرانەکانی حەسەن زیرەک من پێم وایە یەکێ لەوانەی کە ئەم تابع کوردەواری ئەم مۆرکە کوردەواری زۆر تیابێ لە دەنگی حەسەن زیرەکە ینی کە گوێ لێ یەگری وەزای لە ناو شاخەکانە هاتوو چۆکەی
وەزانی بەفرێ بەسەرا ئەبارێ وەزانی لە هەڵگورتی دیانە قەندی کۆمەڵێک دەستنووسی مامۆستا شێرکۆمان لەلایە کە چەند ساڵێک پێش ئێستا بە دەست و خەتی خۆی نووسی بوویەوە داوای لە ئێمە کرد کە هەوڵ بدەین ئەم شعرانە کاری لەسەر بکەین و داوای کرد کە من بەدەنی خۆم بیان چڕم ئەو شعرانە نەمرترە بن جا لێرە گەورەی ئەو شاعیرە لەوەدا بوو کە هێندە باوەڕی بە توانای گەنجێک هەیە و پاڵپشتیە بێ جوانترین لە شعرەکانی بۆ من نووسیوەتەوە و بە دەستنووسی خۆی لەلامە هیوادارم ژیان و تەمەەن ڕێگە بدا کە من کار لەسەر ئەو شعرانە بکەم. شەپرزە و دل بفکار بوو بە بەردەوامی نەئارام بوو هەرتم خەمەکێ ئەو پێچا بوو لێوەکە هەلبەستوانەکی قەت حەزکردنا مرۆڤ و خەزایێ ji bîr nedikir. قەت لێبۆرین بە هەڤرە ژیان و حەزکردنا خۆشتفاقی re ji bîr nedikir. شەپرزە بوو لێ حەزکردنێ ئەو ئارام dikir. ئیجار çe حەزکردنا mirovekî ba yan a teyrekî. Evîna darekê ba yan evîna avzەیەکێ ba. من پێم وایە یەکێک لەوانەی ئەدەب و داهێنان و مەدرووزەکە شپرزەیە چونکە شپرزەی دژی قەناعەتە ئەو ئەدیبەیان ئەو هونەرمەندەی کە قەناعەت دەکا بە شتێکی معنای جۆرێک لە بڕیاری وەستان بۆ خۆیەدا بەڵام کە تۆ قەناعەتە لەلانە بوو گومانت لابوو هیچ کاتێ تەماشای شتەکانی خۆشت ناکەی بە تەواوی هەز دەکەی کە هەمیشە نوقسانە من ئەو تازەترین کاری خۆم تا چەند ڕۆژێ خۆشێت تا جارێ دوو جاری خوێنمەوە لە دوایەوەی تر من پەیوەندیم نامێنێ بەو دەقەوە ئەینی وا ئەزانم جاری وای چ منە نووسیوە و ئەزانم من پێویستە هێشتا ئەگەڕێم بۆ ئەو ئاوەی تینوێتیم پشکێنێ کە من نەزانم قەت نایگەمێ بەڵام هەمیشە بە شوێنی ئاگەڕێم. Di sala 2005 de duwarê hevpeyvîneke dirêj de Sîrwan Rehîm jê dipirse. Di sala 1985 de di rû bi rû li siyaciyê de tu dibêjî helbest ji bo min nefes e. Piştî 20 salan ji wê gotinê û piştî 5 sal ezmûna bi helbestê re tu niha çi dibêjî? هەر هەناسەیە هەر بەشێکە لە خۆم بەڵام هەمیشە چاوم بڕیوەتە ئەوەی کە ئەگەر شعری جوانم هەبێ جوانتریکەم ئەگەر ئەزمونێکم هەبێ لە شوێنێکا ئەزمونەکە فراوانترکەم خۆ بەڕاستی دنیای شاعر ئێزگەیەکی نییە باخچەیەکی نییە چەندین باخچەی هەیە چەندین ئاسمانی هەیە. Ji roja ku dest pê kir û heta dawiyê bi berdewamî dinivîsand. Ji dîwana tîbûna min bi agir dişikê heta dawî jî her di hilkişînê de bû. Li cem wî helbest rengê xwe heye, rengekî cuda. Li cem wî helbest dişibe periya di deryayê de. Yan dişibe refek balindeyên ku bi hev re hevawaz difirin. Yan jî gulîstaneke ku li ser sirrên nazik seran ser semaya bi kom û kok bikin. لە هەموو کارێکی بداعیە یان لە ژیانە بۆ هەموو ئەمانجێک ئەگەر خۆشەویستی نەبوو هیچ شتێ نابێت. ئێمە تۆ بۆیە ئەم کاری خۆ دەکەی چووکە خۆشت دەوێت. ئەگەر ئەو خۆشەویستیە نەبێت تۆ ناتوانانی بیکەیت. یەکێکی کە لە هەر مەیدانێکی کە هەر مەیدانێکی تر لە ژیانە یانی ئازادی خوازێ بۆ ئەوە ژنێک بۆ مافی خۆی پیاوێک بۆ ئەوە گۆرانی بێژێک بۆ ئەو پەیکەرتاشێک بۆ پەیکەرەکەی وێنە کێشێ بۆ تابلۆکەی ئەگەر خۆشەویستی نەبێت ناکرێ.
وی دارستانێک ji helbestan çêkir. Daristaneke tije hawar û dengvedana ji bo dadmendiyê, ji bo toleransê, her wiha ji bo jana gelê xwe. Ji bo Kurdan û pir sawan ya alos, lê tenê stran ji bo dojeha Kurdbûnê negot. Lê belê ji bo xwezayê û ji bo mirov, ji bo erd û ezman jî distira. gelek helbestî wî ew Riya Ehmedê Xanê didimeşandin bi raya min. Ka her helbestekî tu gava dixwînî tehemekî wî heye, eklekî wî heye. Ya şerko bêkes, gava ku mirov dikare bibêje hinek gotinê wî dibin bi zota agir. Lê şerko bêkes ne tenê ku em bêjin helbest dinivîsan. Di helbesta xwe de bi raya min filozofyekê heye, felsefeyekê heye, kûrayiyekê heye. Ez dikarim bêjim carna ku mirov helbestê wî dixwîne, fena ku di hindirê dilê mirov da arê newrozê pê dikeve. Heya mirina xwe digeriya, di nava nihêniyên helbestê de digeriya. Wisa xuya bû ku sergerdan e li pey gewherekê bû, di helbestê de lê digeriya. Şepirze bû, li rastiya windabûyî digeriya, li heqîqeta windabûyî digeriya. Çawa moriyek di mêrgên helbestê de windabû be, di salixa wê de bû, digeriya û berhema her careke wî jî gurzek çinîna nû bû. Wir haben ein Gedicht von Sherko Bekas. Di bîranîna 45 salvegera weşanxaneya me de me helbesteka Sherko Bekes daniye ser kataloga xwe ya salane. Teksteke ku xwînerên me ji nêzik dike û nivîskar jî bi xwendevanan didin nasîn. Em li vir datînin, me xwast Sherko Bekes bi xwîneran bidin nasîn û em wan jî nêzîkî Sherkoyî bikin. Lê me bez ji edanîna wê helbestê amajeyeke ji bo karê me jî. Di heyama 45 salan de tiştek di nava me de li vî nerbû bo karên me û em livandine navê helbestê lehiye. لافاو بەماسیگری وت هۆی تووڕەبوونی لێشاون گەلێ زۆرە، بەڵام هۆی هەرە گەورەیان لەبەر سەربەستی ماتیە و دژی جۆرە. هەلبەستوان و ڕەخنەگرێ سوێدی سۆن ئاکسلسۆن دەبێژە هێزەکە شێرکۆ بێکەسیا وەها هەیە کو مرۆڤ سەرسام و ماتمایی دکە. زمانێکی ویە وەهایێ هەلبەستێ هەیە کو divê ویتمان، سەین جۆن پێرس، لۆرکا و نەرودا vî هەلبەستوانێ بەدەوی و ژانێ ببن civata xweya nemrî û biratiyê. Bêguman Sherko Bekes ser bi wê rafaherî mezaniya helbestvanên salên 20 û 21 ya weke nimûne mîna Paplûnê Rûdayê yan jî welkat ku xelata Nobelê ya wêjeyî jî wergirtiye. Bêguman diviya bû Sherko Bekes xelata Nobelê ya wêjeyî wergirtiba. Lê mixabin kesî ew nas nedikir pirêzgirêk ev bo evkê masî û şaştiyeka dîrokiye. Ji bo her yekî ji me li vê dunyayê û weke xwêner şaştiyeka dîrokiye ku nivîskarek di wê astûçawaniyê de derfeta me ya naskirina wî nebû, tu kesî ji me ew şans nebû. Ez hêvîdarim di siba rojeka nêzik de berhemên Sherko Bekes bi sî zimanan peyda bibin û her xwênerek bibe xwedî şansê xwedina berhemên nivîskarekî wisa bikalîte. هەر وەکی ئاور ڤەدانا لە ژینەنیگاریەکێ، ژینەنیگاریە کەسێکی خودی ئەزمون، ئەزمونên جور بەجور. سەرلێدانا هەلبەستنامەیە vî هەلبەستوانی ژی نەکارێکی هێسانە. دەستبرنا ji bo wî karî dişibe gerra li nav daristaneke hembis bi armanca dîtina pel, qurm û rehên mebest. Ew daristaneke pir hembiz e. Daristanek ji helbestan e. Wî nedarek 2 dar yan 10 dar çandin. Na,
وی دارستانێکە هەلبەستان لە وڵاتێ زمانی کوردی بەرهەمانی. من الشعراء دناف هەلبەستوانێک و نەها دژیندا نێرینە من وسایە شێرکۆ بەیکەس ئێ هەری باشە ئەشکەرەیەک و ئەس جوان هەمویان حەز دکم و هەروەها ئەس مافی هەر خودی مافێکیش ددمێ لێ دەما کو ئەز سەر داخفم divê em stemê li vî helbestvanî nekin helbestvanek ku bi dîtina min di helbesta nû de niha baştirîn helbestvan e di helbesta Kurdiya nû de bi baweriya min piştî goran ew pêşeng û serkarwan e bi dîtina min li dariştinê li şêwazê û her wiha di ramanê de jî ku ev tişt pêwîst û bendewarkirî ne wî goran derbas kiriye. esprimono il mondo suo, però تشتا کو از دخوازم بالی بکشینم سر ئەوە کو ئەو هەلبەستوانێکی جیهانیە وەکو هەموو هەلبەستوانن مەزنی جیهانیە بێگومان شێرکۆ بێکەس هەلبەستوانێک بوو کوژ بۆ هەر کەسی داخوی و هەلبەسێ خوند لەومە ئەو بە هەموو پێوانان هەلبەستوانە هەلبەستوانێکی گەردوونی بوو هەلبەستوانێکی مەزن و گەردوونی è che un poeta universale come i più grandi è un poeta universale. پشتی مرنا وی ڕەشنویسا تەکستەکە vekirî têdîtin bîranîna bisikleteke kerkûkî bi xwendina wê destpêka ku wî bi xwe nivîsandiye bi zelalî têdîtin ku Şêrko di gumbeta dayîn û nivîsandinê de ava bû çawa nişte cihekî rojê asman tev li rengekî sorbozê kêşker dike Şêrko jî beşekî mezin ji asmanê ziman û helbesta Kurdî bi rengên xwe yên taybet ji bo heta hetayê rengandiye. ئەگەر تەنیایی نەبوایە لە داخانە شعر ئەمرد ئەگەر مانگە شەو نەبوایە لە داخانە بەفر ئەمرد ئەگەر باڵندە نەبوایە لە داخانە درەخت ئەمرد ئەگەر ئازادی نەبوایە لە داخانە ژیان ئەمرد تۆش ئەگەر شعر نەبوایە لە داخانە زوو ئەمرد